دەبێت زوڵمت نەکرد بێت، دەبێت وەکو ئەڵێت پارەی حرامت نەخوارد بێت، دەبێت ماڵی میلەتت نەخوارد بێت. اینجا لە تاقیکردنەوەی قیامەت دەرەچیت. بزڵە بە تاقیکردنەوەی قیامەتیش لە دنیاە تاقیکردنەوەی بریتە لە وانەکان. تاقیکردنەوەی وانەکان تۆ 5 بەشت خوێندووە، غێرە بە 5 بەشەکەت خوێند بێتەوە، غێرە بێت لی تێگەشت بێتی، ئەبێ بیزانی لە دینە لە قیامەت ئاڵێ چی ئەڵێ نوێژی قبوڵ نییە ئەگەر نەزانی چی ئەڵێ. خێرێک ئەگەر لەبەر خوانت کرد بێ قبوڵ نییە، هاسی کە بزانت چۆنە لە قیامەتە. ماناوێت تۆ بێ بزانی بۆم خێرە ئەەکەیت، نابێ بۆ خێرێ بکەی بۆ سێڵفی. ئەو بۆ تاقیکردنەوەی قیامەت. بۆ دنیاش بزڵە بە دوایە، نابێت تۆ لەبەری کەی بەس بزانی نەزانی چییە، نابێ هەر ئاوا لەبەری کەی نەزانی چۆن دێتەوە و چۆن جوابی دەیتەوە و چۆن ئیمتیحانە. کە زۆربەتان ماشەڵڵا هەنێ جار لەبەرێکەن دەڕاخی بەس ئەڵی بەس نەمزانی چۆن دێتەوە لە ئیمتیحانە یان نەمزانی چۆن بۆ مۆزوعەکە بچم. ئەڵی وەڵای ئەو پرسیارە ئەمزانی لە بەشی دوایە بوو، بەس کەچی سوبحانەڵڵا نەمتوانی بۆی بڕۆم و نەمزانی چۆن یاساکەی بەسەرا تەطبیقم. کەواتە خاڵی چوارەم ئەوەی کە گرنگ و موهیمە خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە بریتیە لەوەی کە بە معنای کەلیمە قوتابی بەڕێز و فێرخوازی بەڕێز ڕۆژانە لە بابەتەکان تێگەشت بێت و کورتی کرد بێتەوە و هەندێک جار بە تایبەتی ئێستاکیە بەڕێزان کە من پێم خۆشە دایک و باوکان و مامۆستاکانیش ئەم ئوستوبە فێر بن. لە هەندێک کتێبی لەم تازانەیە خوێندووە تویش ئەوەیە کە قوتابی دەتوانێت لە ڕێی مۆبایلەوە بابەتەکان بۆ خۆی حازرکە. یعنی چۆن؟ مەسەلەن جەنابەت بەشێکی زانستت خوێن کە لی تێنەگەشتی وەرە بە دەنگێکی جوانە ناو مۆبایلەکەی دایک تا بە 10 دقیقە کورتی کەرەوە، بڵێ ئەو یاسایە ئەوەیە، باسی ئەوە دەکات، ئەگەر ئەوەی هێنایەوە ئەوە دەبێ ئاوا حەلیک سەیڤی کە با لە ناو مۆبایلەکە بێ. لە سەری ساڵە تۆ 10 کورتە ڤیدیۆ تەسجیل کردو، وایەنە؟ هەر کورتە ڤیدیۆی 5 دقیقە 10 دقیقە ئەتوانی مۆبایلەکەی دایکت بێنی گوێی لێ بگری بۆ بەشی یەکەم زانی چی دووتوە وەختی خۆی، بۆ بەشی دووەم، بۆ بەشی سێم بە سەعاتێک ئەتوانی هەموو بەشەکان بۆ خۆت مراجعەکەی. بزانە چۆنە؟ یان بەعکسەوە جاروایە خۆت کۆمەڵێ پرسیارت لە ناو مۆبایلەکە تەسجیل کردووە بە دەنگێکی زۆر خۆش، بەس نەک لە ڕێی ئەوە اینجا سەیری سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی ئێمە دەڵێن قسەکەمان لە چییە کە بەداخەوە لەگەڵ زیادبوونی تەکنەلۆجیا، لەگەڵ زۆربوونی تەکنەلۆجیا، لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا ئێمە نەمانتوانیوە زانست و زانیاری خۆمان باش و چاک و مەزبوط بکەین. خاڵی پێنجەم کە زۆر گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە، خۆ ئامادەکردنە لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستە و لە ڕووی عەقڵ و بیرروهۆش و هەست و نەستەوە. ئێمە زۆر جار بەداخەوە جەستەمانی بۆ حازر ناکەین. جەستە خۆ حازرکردن بۆ تاقیکردن یانی چی؟ تۆ دەبێت خواردنی تەندروست خوارد بێ، وایە؟ قەت پرسیارتان کردووە کە یەکێک ئەچێ بۆ ڕێیەکی دوور چیەکە؟ سیارەکەی دێنێ فولێکا لە بەنزین و هەوڵیشەدا ڕۆژێ پێش ئەوە ڕۆن و گریس و بەزم و ڕەزم و چی بگۆڕێ، وایە نە؟ فلتەری بگۆڕێ. بڵێ وایە تۆ خەوێکی تەندروستت وەرنەگرتووە کاتە جەستت حازر نییە، خواردنی تەندروستت نەخواردووە و لەگەڵیشا چاوت ئیسراحەت پێ نەداوە، مێشکت ئیسراحەت پێ نەداوە و لەگەڵیشا دوێنە بە سەعاتێ بە 2 ساعت گوێت هێدفۆن گرتووە گوێچکەت عازێتی بووە، کاتە خۆ ئامادەکردنت نییە بۆ تاقیکردنەوە لە ڕووی جەستەیەوە. کاتە یەکەم لە بۆ خاڵی پێنجەم لە هەمووی مهمتر ئەوەیە کە تۆ بەڕاستی لە ڕووی جەستەوە خۆت حازر کرد بێ، لە ڕووی جەستەوە. گەنجە جوانەکان دێ بۆ تاقیکردنەوەی بۆ لای من سەرەکەم برسێتی، دێ بۆ تاقیکردنەوە سەرەکەم توینوێتی، دێت بۆ تاقیکردنەوە سەرەکەم ئاوا نەترەدا لە تەلەڤیزیۆن زانکۆیە دامە بەشانەوە تومە مامە جەوەکەت خۆشە، هەڵێ وەڵات چی جێی خۆشی چی دکتۆر وەڵا خەریکە بەسەر تەختەکە خەوم لێکە وەڵام شەو سەعات 3 خەوتوم. کاتە تۆ پێویستە جەستە، یعنی وەکوا بێ من سیارەکەم تەقەوڕەقەی تیابێ بڵێم ئەچم بۆ دووەک، ئەخر لە ڕێگا پەیچیەکەوێ وەکوا بێ برادرێک لە سلێمانی بڵێ وەڵام من حەزەکەم عەمرەیەک بکەم بۆ بە سیارەکەی خۆم بەڕی بڕۆم، بە وشکانی بڕۆم. تۆ سیارەکەت ئەگەر 4 پستۆن یان 6 پستۆن نەبێ و بەنزینی مەزبوطی تیا نەبێ و ڕۆن و گریست نەگۆڕی بێ، هەر لە دەشتی بۆ نمونە عێراق پەکی دەکەوێت بە سڵنگێکش بە ملیۆنێکش بۆ نایەنەوە. کاتە هەمیشە جەستە پێویستی بە ئامادەکاریە کە بەداخەوە قوتابی بەڕێز ئەمەمان بۆ ناکە. ئێمە دەیبینین لە سەرەتایی دەیبینم لە ناوەندی، لە ئامادەی، لە زانکۆ، لە پەیمانگا کامە بە دایک و باوک هاوکاری بێ، دەبێ مامۆستاکان بێجگە لە شەرحکردنی کیمیا و فیزیا ئەمە ببڵین قوتابی بەڕێزم چەندێک خۆت زیرەکی خۆت مویمە ئەوەنە لاشەت گرنگە. ڕاستە من زیرەکەم ئەزانم هەولێر لەکوێیە، بەس سیارەکەم ئەگەر باش نەبێت لە ڕێگە پەکمەکەوێ، حەزەکەی من عەبقەریش بم، ئەفلاتۆنیش بێنە سیارەکەی باش نەبێ ناگاتە هەولێر، خۆ قابلە بە پێ ناتوانێ بڕۆ، ئەبێ سیارەکەی باش بێ. سیارەکەی جسمی منیش بریتە لەوەی ئەو جەستەی کە هەمە لە چاومەوە کە عازێتم نەدابێ، لە گوێچکەم کە عازێتم نەدابێ، لە مەعیدەم کە لەفە و شتی عەجیب و غەریبم تێ نەکرد بێ بۆی دڵەکزێم نەبێ و لە کاتی امتیحانەکەیە لەوەی کە ڕیخۆڵەکانم بەتاڵ کرد بێت، نەک قەبز بم یان سکچوونم هەبێت یان 2-3 دەبە ئاوم خوارد بێ و هەر لەگەڵ ینی تەقریبەن لەم چەند ساڵەیە برادرێک باسی کردی کاکتۆر
امتحانی بە کەلۆری هەمووی 10 دقیقە دەسی پێ کردو سەرەکەمی چێکڵە مامۆستا تەنگام خەریکایکان بەخۆمە ئێ باشە ڕۆڵە ئەی تۆ دەردت گران بوو ئەی نەدەزانی نیم ساعت پێشەوە بڕۆی خۆت بەتاڵ بکەیتەوە